ئەگەر بەر لە ئی وەختە هجووم بچکەڵە لەسەر کوردبی ئیستا لە چوار قۆڵەوە هجوومها لەسەر ملەتەکەمان لە چوار قۆڵەوە ملەتەکەمان سوزنن دار و دیوارمان سوزاننا نە درەختمایە نە شاخمایە نە داخمایە ئەمڕۆ هەر کەس تا ئەمڕۆ هەڵوێست نەدیە ئەمڕۆ وەکو مەوسم حەجی هەڵوێستە ئەمڕۆ گەرەکە ملەت گشتی وەیەکەوە گشتمان وەیەکەوە بیچک حتا گەورە ئەگەر توانای چەکمانە بۆ بەرگەوە چەک بگرین توانای چەکمان نییە بەرگەوە قەڵەم گرین توانای قەڵەممان نییە بەرگەوە ئەعلام گرین و میدیا گرین و بان شارع دەرچین خۆپشاندان دەرچین چە لازم بوو دەرا خاتر ئەوەی ئەی ڕەوشە ئەی وەزعە خاس بکەینەوە ئەیە یەکەم هەنگاو لە ڕۆشنبیرە و دەستکە دەپی ئینجار لە کەسانێک ترەوە کە دوورن لە حتا لە ئەدەبیات و لە مەساریتر ئەمڕۆ وەزعەکەمان ئەوەنە حەساسە لەمی باریکترە بڕێت نجاتمان ناوت خلاص کەفینە ژیر دەست کۆیلە بووین وەکو جاغ جاران گەڕێینەوە لە سایکی خۆمان ترسین لەبان شاڕاری کەی بەرکەی دودواوە لە ترسا لە ماڵەکەی خۆت ئارامت نییە نان لەدیت بڕن ئاو لەدیت بڕن گشت دەرگاگان لەدیت بەسن لەیرە و لەی منبەرە و من داواکەم لە گشت ئینسانێک یارو وە شەرف وە کەرامەت وە ڕوومەت توات معیشەت بکات خاکەگەت ڕوومەتە عەز و ناموسدا شاخەکانت ئەوانن کە پۆشینە سەد بەرگە لە دوشمنە رادگردنە ئەو دار و دارستانە کە سوزیەت ئەبوایە مە گشتمان ئیسە لەو شاخە بین هەر یەکێکمان باوش بکەدە داریگا با بوڕ نەمان وەلدارەکان ئەو من ئستعدادم هەست من شار بوڕ دەمۆل دارەکان بسوزنن مۆل ئەو دارەی لە بەس دارەکان شاخەکانم نەسوزنن مەبەست لە یەدیرە تورکیا توات ئەو ناوە چۆڵ بکەت حتا بتوێن تەسەور کە دەنەهوو ئەگەر دار بڕی گەریلا ئیتر ناتوانێت شەڕ بکەت تەسەور کە دەگەر دار بڕی گەریلا مەکشوفە گەریلا لە گشت لا هەست من گەریلام غێرم گەریلاس مناڵ تا گەورە گەریلان ئەمڕۆ مناڵ تا گەورە پێشمەرگەس ئەمڕۆ ئەوەی سینەی خەدە بەر گولە ئەوە پێشمەرگەس لەبەر خات دیفاعکردن بەر خاک و نیشتمان و هاوڵاتیانی ئەی نیشتمانە ئیمە دەسە و پاچکدا نانیشین ئیسا ئەگەر ئەمڕۆ هەڵوێست نەگردنە با تازویە هەڵوێست بگرن با تازویە گشتی یەک بگرن ئەحزابەکان قیمەتیان نەما لەسەر جادەی کوردی و ئاشکرا ژمەی ئەی ئەحزابەی لەکە مووقف نەیرن بەرامبەر ئەی هجووم تورکیا گشتی فڕە بدەنە زبڵدان تاریخەوە لەبەر ئەوەی خاک فروشت خۆی کەفدە زبڵدان تاریخەوە ئیمە گەرەکە بوسین ئیمە گەرەکە یەک بگرین هەر چوار پارچەی کوردستان دەمەمەرە گشت پارچەکان کوردستانە ئەرا گشت کورد ئۆروپا هەڵوێستدان بوت هەڵوێستدان عقلیەتی بەرفراوانخوازیان هەیە بۆ داگیرکردن بۆ خۆسەپاندن بەسەر ناوچەکە دانەنان بە مافی گەلانی تورکیا لە تورکیا تەنها تورک ناژێ کورد ئەژێ عەرەب ئەژێ چەندین ملەتی تریش وەک ئەرمەن مەسیحەکان هەن ئەوە دان بەوانە نانن یعنی ئەبینی بە شێوەی بەرفراوان ڕەتی مافی ڕەوای خەڵکەکانی تر پێشێلەکەن یەکێ لە خاڵک زۆر گرنگەکانی فاشیزمی تورکی ئەوەیە دژایەتی بیری شوعیەتە هەتا پێیان کرابێ دژایەتی بیری شوعیان کردووە هەتا پێیان کرابێ خەڵقی شیوعی و چەپیان کوشتووە زیندانی کردووە ئەمانە چەند خاڵێکن هەمووی لە بەرژەوەندی سەرمایەداری دارایی تورکیا ئیشەکەن لە ناوچەکە کۆمپانیاکان بوونە بەشێکی زەبەلاح لە ناوچەکە بە سەرمایەیەکی زۆر گەورەوە هەوڵەدەن خۆیان بسەپێنن هەر لە تورکیا لە جەنگ لەگەڵ یۆنان تەنانەت بۆ ئازربایجان و بۆ ئۆزبەکستان ئەلەوێ هەر فکری پان تورکیزم بڵاوەکەنەوە ئێستا ئەم شەڕە وێرانکاریە کە ئێستا بەرپاکرێ لە کوردستان نمونەیەکی ترە هەموو شتێک ئەبێ بێتە ژێر ڕکێفی ئەم دەسەڵاتە ئەمڕۆ بەرگی ئیسلامی لەبەر کردووە ئەمڕۆ لە ئەتاتورکەوە کە دژ بە دینە بە ناوی ئەلمانیەتەوە ئەو فکرەی بڵاو کردەوە ئێستا ئەبینین
ئەردۆغان بە زمانی ئەم قۆناغە قساکە بە زمانی ئیسلامیزم قساکە بۆیە بینی فکرە فاشیستەکە جلوبەرگێکی ئیسلامی لەبەر کردووە بۆ ئەوەی بتوانێ باشتر بچێتە ناو خەڵکەکە. چۆن مافی خۆمە بڵێم کوردستان هی منە، چۆن مافی خۆمە بڵێم ماردین هی منە، دەرسیم وڵاتی منە، یا کرماشان یا هەر شیعیا بۆ نمونە عەفرین وڵاتی منە. ئەوها هەر پارتیەک هەر یەکێتیەک هەر پەکەکەیەک هەر هاوڵاتیەکی کوردستانی نەک تەنها بە کورد، بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و ئەرمەنی و ئاسووریەکانی ناو کوردستان مافی ڕەوای خۆیانە هەر شار و ئاواییەک و کۆڵانێکی دێیەکی کوردستان بە ماڵی خۆی بزانێ. کوردستان ئەڵێن پەکەکە با بچێ بۆ باکوور. من بۆم نییە ئەو قسەیە بکەم، چونکە هەموو پارچەکانی کوردستان مڵکی نەک پەکەکەیە، مڵکی پارتیشە، مڵکی هەر هاوڵاتیەکە کە خۆی یعنی بە کوردستانی ئەزانێ. ئەوە شتێکی زۆر پێکەنی ناویە کە یەکێ پێڵێ پەکەکە هاتووە باشووری داگیر کردووە، ناوچەیەک لە باشووری داگیر کردووە، پەکەکە با بڕوە لە باکوور شەڕ بکە. هەندێک لە باکوور شەڕ ناکە بە پێچەوانەوە، هەر لە سلۆپیەوە هێزی چەکداری گریلای پەکەکە هەیە، هەتا دەریای ڕەش، هەتا ناو شارەکانی ئەستەمبول و ئەزمیر و ئەنقەرە. پەکەکە لەگەڵ چەندین حیزبی شوعی و چەپ بەرەیەکی ڕێخستووە. بەڕای من چارەسەر ئەوەیە ئەو بەرەیە بەرفەرەوان بکرێت لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ حیزبە شیوعی و چەپەکانی دیموکراتەکانی بەڕاست دیموکراتی سووریا، عێراق، ئێران، تورکیا، لوبنان. ئەم منتەقەیە هەموو چەپەکانی ئەم منتەقەیە کۆ بکرێتەوە بۆ خەباتکردن. دەنا ئەو ئومێدە بەوەی لەگەڵ ئەم حیزبە کوردیانە بەرەیە دروست بکرێ، ئەوە سەرکەوتن بەدەست نایەت، چونکە زۆربەی حیزبە کوردیەکان لە باشوور بێ بۆ نمونە ئەبینی لەگەڵ قەتاری ئەمریکی ڕۆیشتون، لەگەڵ قەتاری ناتۆ ڕۆیشتون، لەگەڵ قەتاری داگیرکەرانی ناوچەکە ڕۆیشتون.